ئەم ساڵ 34مین ساڵیا دیشیمەبارانی هەڵەبجە داوە هەر تاکێکی کوردیان تاکێکی شاری هەڵەبجە سەرەتا سەری ڕێز و نەوازش بۆ هەموو شەهیداندا ئەنەوێنم و بە تایبەتی شەهیدانی دەستی زوڵم و ستەم هەموو شەهیدێکی ئازادی خواز هەموو شەهیدانی هەر چوار پارچی کوردستان و هەموو شەهیدانی دەستی زوڵم و ستەم لە هەموو جیهاندا و ئەم ساڵ دیارە بۆنەکان لە هەڵەبجە هەندێک بەڕێوە ئەچێوە بە تایبەتی ئەم شەو ئێمە هاتین بۆ پشتیوانی گەنجانی وڵات پارێز کە لێرە ئەوە 2 ساڵ ئەم چالاکی ئەنجامەدەن لەسەر گۆڕی شەهیدان کە هەندێک مۆمدا ئاگرسێنن وەک بەبیرهێنانەوەیەک بۆ ئەو شەهیدانە ئەمش بۆ پشتیوانی ئەوان هاتینە ئێرە ئەم شەو سەرەڕای با بڵێن کەش و هەوا تۆزە باراناویە بەڵام لەگەڵەوە شەکارێکی جوان دەرچوو دەستیان خۆش بێ هیوادارین هەموو گەنجان خاوەنداری لە شەهیدەکانیان بکەن و ئەو خوێنەی کە ڕژاوە لە پێناوی ئەم خاکەدا ڕێزی ئەم خاکە بگرن دەستخۆشی لە ئێوەشەکە.